بەڵێ هەر سەبارەت بەم بابەتە هەژماری من گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو پسپۆڕی دارایی و کارجێڕی دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت. هەژماری من بۆ موچە خۆران گرنگە یاخود وەرچەرخانێکی نوێ لە سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان؟ سپاس کاکە هەندرن. یەک لە کلێنە گەورەکان یاخود یەک لە کورتەکانی سیستەمی دارایی ئێمە لە کوردستان و لە عێراقش بەگشتەوەی کە پێمان دەڵێن ئێمە کاش سۆسایەتین، واتە کۆمەڵگایەکی هەمووشتمان بە کاش بووە، کەەوەش یەک لە هەڵەترین بابەتە داراییەکانە و یەک لە تێبینی گەورەکانە. بۆیە ئەنگاونام بەرەو بە ئەلکترۆنیکردنی سیستەمی دارایی بەگشتی لە ناو سیستەمی داراییش ئەوەی کە هەژماری منەواتە هەژمارە بانقەکانە، ئەوە ئەمە دەتوانین بڵێن هەنگاوێکی دروست و ئاساسی و باشە لە ڕێگایەکی کە ئەو ڕێگایە تاکە ڕێگایە نەک ڕێگای کە هەیە بۆ زۆر پێوەریش. یەک بۆ کۆی گشتی ئابووری کە باز دەکەین ئێمە و ئەو قیود و ئەو داواکارانی کە لە کۆی سیستەمی دارایی لە جیهانیشدا ئەوەیە کە دەبێت بەگشتی و ئەو وڵاتانی کە کار دەکەن یەک لە مەرجەکانی ئەوەی کە سیستەمی دارایی باش هەم شەفافێتە، هەم بابەتی تەحاکومی لێپرسینەوە، هەم بابەتی بە ئەلکترۆنیکردنی کارەکانە و کەمکردنەوەی بەکارهێنانی کاشە بۆ زۆر هۆکار. دووش بۆ کەسەکان لە بڕی ئەوەی کە ئێستا ئەمە کێشێکمان هەیە ئەو سیستەمەمان کرد کە خستمانە سە حسابی بانک، بەڵام خەڵکی ئێمە کە دەخرا سە حسابی بانکیش هەمان ڕۆژ هەمووی بە چەکی بانک دەچوت دووبارە پارەکەی سەحاب دەکرد، بەڵام کە دەبێتە ئەلکترۆنی و دەبێتە کارت وەک جەنابی سەرۆکی حکوومەتیش فەرمووی لەوانە 2 ساڵی بووی ئەو پرۆسە بە تایبەتی ئەوەی ATM ئەو مەشینانەی وەرگرتنی پارە لە هەموو کوردستان بڵاو دەبێتەوە. من هەر کاتێک پارەم پێویست چەند بڕێکم پێویست ئەوەندە سەحب دەکەم، یاخود چونمە هەر شوێنێک پارەکەم بۆ چ بەکارهێنا دەتوانم بەکاریمەکەوە لە هەموو دنیا هەیە. باشە، یعنی ئەوەی کە ئێستا هەیە لە قۆناغە سەرەتاییەکاندا هەژماری من بۆ موچە خۆرانە، بەڵام لە داهاتوودا بۆ هاوڵاتیانیشە، ینی پرسیارەکەوەیە هاوڵاتیان چۆن دەتوانن سوودی لێ ببینن لە هەژماری من، بۆ ئەوان بۆچی گرنگە؟ کاکە هەندرن بۆ کۆی گشتی هاوڵاتیان من بەیانی هەر یەک لە ئێمە ئەتوو کە سەردانی بابڵێن سەفەرێکی هەر وڵاتێکی دەرەوە دەکەی، یان دەچی هەر شوێنێک دەزانین جگە لە وڵاتی ئێمە چەند وڵاتێک نەوێت خەریکە بڵێن کاش ئیدی بۆ نییە بەکاربێنین، بگرێ لە بڕێک پارە زیاتر کاش لە دووەرناگیژێتن. خەڵکی ئێمە ئەوە دەبێت کە ئەژمارێکی بانکی و ئەلکترۆنی و کارتی ئەلکترۆنیکەت کە هەبوو ئەوەی پێی دەڵێن ئەمە دوو جۆرە، هەندێکیان دەبێت کارتە، هەندێکیان کردێت کارتە، ئەوانن کە بە شێوازە دەبێت ئەوانەی ئێمە کە بۆ شێوازە بازەکەن لەسەر ئەژماری من هەمووی ئۆڕەدی باڵێن لە ڕووی ئەوە دەبێتە کردێت کارتی ئەو کارتانە ڕەسیدی لەسەرە مسبقاً بۆ خۆی و ئەو ڕەسیدا ئەتۆ دەتوانێت لە چوارچەوەی ڕەسیدی خۆت چەندت پێ بێ سەرفی بکەیت. ئەو یەک. دووەمیشیان ینی ئێمە دائیمەن باسی مەترسیەکانی بەکارهێنانی پارە بە کاش دەکەین. زۆر خراپەکاری مەترسی هەیە لە جیهانی ئەوڕۆدا خەریکە ئەسڵەن بەرەو ئەوە دەچن حکوومەتەکان ئەوەی کە ئێستا پێی دەگوترێتن دراوی دیجیتەڵی، باشەوەی کە بیتکۆین و هەندێک دەرچوو لە دنیادا کەکە تا ئێستا جێت تێبێن لە ئێمە پسپڕانی داراییەوە، بەڵام خەریکە بانقی مرکزی وڵاتان بەرە ئەوە دەچن کە دراوی دیجیتەڵی وڵاتەکانی دەربکەن. ئەمەش کە لە عێراق دنیا ماوەچکە بە بۆ ئاراستە بچین، بۆ دەبێت ئەو ئەساسە بنامایە هەبێتن ئەوەی لە مستەقبل هەموو خەڵکێکی کوردستان بتوانێتن ئەو پارەی کە هەیەی دەبرەوەی لە ماڵە بیتن، لە ماڵێت معرەزە بۆ دزینە، بۆ سووتانە، بۆ بزربوونە، بۆ زۆر شت. دووەمیشیان کە ئەوەی جەنابی سەرۆکی حکوومەت دەفەرمێت کە دەمانێت ئابووریەکی بەهێزمان هەبێتن. یەک لە بابەتەکانی کێشەی ئێمە پێ دەڵێن پرۆسەی ئیکتیناس، واتە هەڵگرتنی پارەکان، یعنی بەژێری ئامارەکانی بەردەستی ئێمە کاکە هەندرێن عێراق 84 تریلیۆن دینار پارەی باوەڕێن عێراقی چاپ کردیە، بەڵام کۆی گشتی ئەوەی لە تەداولی مالیدا هەیە ناگاتە 30 تریلیۆن، زیاتر لە 50 تریلیۆنی هەمووی پەرچ و بڵاو لە ماڵە. ئەو کەمیە زۆرە پارە ئەگە بێت و بابڵێن ئەژمارە ئەلکترۆنیەکان هەبێ بەیانیش دواترێ بۆرسەکانیش وەک بابڕێن ئێستا خەریکە کە بازاڕی هەولێر بۆ کاغەزە داراییەکان ئەکتیو دەکرێتەوە، کۆمپانیەکانیشم بەرەو کۆمپانیای پشکدار بچن، دەتوانین سوود لەو پارە بچووکانەی هاوڵاتیان وەربگیرێ، هەم بۆ هاوڵاتیان دەبێتە سەرچاوێک بۆ داهاتوە بەرهێنان، هەم بۆ ئابووری هەرێمی کوردستانیش دەبێتە فڕەپارێکی زۆر و کاری زۆر گەوری پێ دەکات. باشە، باسی کاشت کرد، ینی ئەم سیستەما دەبێت هۆی کە ینی تەرکیزەکە لەسەرەوە نەکرێت تۆ بتوێ هەموو پارەکەم بە کاش ڕابچێشیت کەم کەم ئەوەندەی کە پێویستەوە باست کە لە جیاتەوەی لە ماڵەوە بێت لە شوێنێکی دیکە بێت لەوێ بێت. باشە، لێرە هۆشیاریەک پێویستە، ینی زۆر قسەیەکی
وا باو هەیە هەندێک دەڵێ سیقەکە ئەوەیە کە پارەکە لە بن سەرینی خۆم بێت یەک نەک لەوێ بێ بەیانی لە بانک نامێنە یان شتێکەوە ئەمە تا چەند ڕاستە ئەمە چۆن لە هاوڵاتیان دەگەندرێت ئەم هۆشیاری چۆن دروست دەکرێت بەداخۆ کاکێنی ڕاستێکی حاشا هەڵنەگر هەیە دەبێ ئێمە دانی پێدا بنین لە عێراق بەگشتی و لە کوردستانیش متمانەی خەڵک بە سیستەمی کۆی سیستەمی داراییبەتایی بانکەکان وەک پێویست نییە و لە وەش بەشێک لە خەڵک ناحەق نییە دەبێت نەکەین ئێمە لە قەیرانی دارایی کە لە کاتی قەیرانی شەڕی داعش هاتە پێشێ دەستکاری پارۆشتەکان کرا گەرچی حکومەت دواترێ کەمکەمەداتی بەڵام ئێستاش هەیە کێشەی هەیە بانکە ناتوانێت بدەنەوە تا ئێستاکە ئەوەی ئەمە پێی دەڵێن متمانەی خەڵک بە بانکەکان بەڕاستی ئەوەی بنیاتیش تا 2004 جارێکی تووشی داڕمان بوویتەوە بۆیە ئەو داواکاری کە جەنابی سەرۆکی حکومەت لە خەڵکی کرد کە متمانەوان پێ بکەن بەڕاستی دەبێت بە متمانەکردن دووبارە کار بکەینەوە خەڵک بزانێت کە پارەکەی لە بانکەکانە لە شوێنێکی ئەمینترە لەوەی کە لە ماڵی خۆی ئێستا لە هەندێک شوێن لە هەندێک وڵاتدا با بڵێن باسی لوبنان دەکەین کە کێشەی بانکەکان هاتە پێشێ هەندێک وڵاتەکە هاتە پێشێ تا ئێستاکە لە چەند ساڵێکە لە کوردستان باش دەڕواتن دەبێت ئەو سیستەمە بەڕاستی زەمانەتێکی تەواو حکوومەت بیداتە هەموو هاوڵاتیان جا بە هەر ئامراز و شەواز زۆرن کە تو پارەکەت لەو شوێنە مەحفوظەوە هەر کاتێک پێویستت بوو دەتوانی پارەکەت توەرگریەوە و بەشێکیش دەبێت وا بتوانێت خەڵک لە هەندێک جۆری بانقەیە با بڵێن حساباتی جگە لە مەسەلەی ئەوەی بڵێن حسابی جاری دەتوانی بکرێت تەوفیریش واتە دایدێنی لە بانک جا هەیە بە سیستەمی ئیسلامی هەیە بە سیستەمی بانکی ئاساییە بەشێک داهاتشت بۆ دێتن ئەگەر هەمووت پێ نەوێتن بەڵام ئەو پرۆسەیە کاری دەوێتن لە پێش هەمووشتیش ئەوەیە جارە دەبێت ژێرخانی ئەلکترۆنی ئەوەی کە جەنابی سەرۆکی حکومەت فەرمووی ئێستا حکومەت دەیکات دانانی ئەو ژێرخانەیە کە ژێرخانەکەت هەبوو هاوکات ینی پارە لەگەر ئەوشە دەبێت ئیش دەسەوە بکەن و جارشتر ئێمە بۆ خۆمان چوەک تایبەتمەندەکان چوەک سنتەری زانیاری و ئەکۆنۆمی استراتیژی کوردستان لە 2007ەوە زۆر بەتری کار لەسەر دروستکردنی متمانەی خەڵک دەکەین بە سیستەمی دارایی بەداخۆ تاکید دەکەمەوە لە 2014 تووشی بارەشی ناخوازراو بووین زۆر لە متمانە جارشکە لەدەستدرا بەڵام ئێستا دووبارە حکومەت بە هەموو هەوڵەکی بە تایبەتی کابینەی نوێم کە ئێمە دەڵێن کابینەی گفتار و کردارە بەیەکەوە هەرچی بەڵێن بە خەڵکدا جێبەجێ دەکاتن و ئێستاش لە بابەتی هەم شەفافیت و هەم بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان بەگشتی کە وابڕێ لە 2025 کۆی حکومەت یان بە شێرە زۆری حکومەت بەرەو حکومەتی ئەلکترۆنی بچێتن کە ئەوە یەک لە هەنگاوە هەر دروستەکان و باشەکانی ئەو کابینەی نوێمە لە هەمان کاتیشدا خاوەنی ئەو بەڵێنی خۆی دەبێت لەوەی کە زەمانەتی تەواو واتە بداتە خاوەن کۆی گشتی جارێ ئەو فەرمانبەران دواتر خەڵکی کوردستانیش کە پارەکانتان لە ئەژمارەیەکی بانقی و ئەلکترۆنی بوو دڵنیا بن کە پارێزراوە و هەر کاتێک ویستان دەتوانن وەری بگرنەوە بە هەر شەوازێک دەتوانن وەری بگرنەوە. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو پسپۆڕی دارایی و کارجێڕی لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی دکتۆر سپاس.